لدایک بووی 1934 لە 1939 شەڕی جیهانی دووەم بەرپا بوو. ئەو شەڕە گەلێ پرسیاری لە لای من دروست کرد. سەرم کرد شەڕەکە شەڕێکی گرژیرە. من ئەگەرچی مناڵیش بووم، ئەو کاتە تەمەنم 6 ساڵێکە بوو، بەڵام هەستم بەوە کرد کەوا ئەم دنیایە هەروە بە ئاسانی نابرێوەڕێەوە، بەڵکو بریتێ لە شەڕ، لە ئاژاوە، لە زوڵم، لە داگیرکردن. من بەو مناڵیە باوەڕ بکە ئێستاش بیرمە هەمووی داخوژان بوو کە بەدڵ ڕوومانە بووەوە. وامان لێهات بوو لەزەتمان لەو تەمەنی مناڵیە نەئەبینی، وەکو گەورەیەک ئێمەش موعاناتی ئەو شەڕ و شۆڕەمان هەبوو. لەبەرەوە ئەو قۆناغی مناڵی من ئەویش قۆناغێک بوو لە ئەشکەنجەی دەرونی. پێشەوەی بچمە قوتابخانە لە حوجرە خوێنوومە. ماوەیەک لە حوجرەی مەلا نەجمەدین، ماوەیەکی لە حوجرەی مەلا بەکر. لەوێەوە بەو تەمەنی 4 ساڵیە فێری نووسین و خوێندنەوە بووم. بەو تۆزە خوێناویەوە کە هەم بوو، گرنگیم بە هۆنراوەی شاعیرەکانە. لەوانە هۆنراوەکانی پیرەمێرد فایق بێکەس ئەمانە کاریان تێکردم. ئێستاش هەندێ لەو هۆنراوانەیە و سەردەمەم لە بیرە لەبەرم ماوە. ئەوە وای لێکردم کە حەز بکەم بەوەی بچمە دنیای ئەدەبەوە، دنیای وێژەوە، دنیای نووسینەوە. هەر لەو سەردەمی مناڵیەوە قەڵەم و کاغەزم ئەگرت بەدەستمەوە و شتێکمە نووسی و بەدڵم نابوو ئەم نڕان و جارێکی کە شتێکی کەمە نووسیەوە. باوکمێکێک بۆ لەو کەسانەی کە یەکێک لە شتەکانی کە لە ماڵەوە کاریگەری بۆ سەر ئێمە هەبووە، مەسەن کابراایکی زۆر منەظەم بووە، کابراایەک بۆ هەموو کاتەکانی خۆیدا بەش کردووە، هەموو ڕۆژێ بەیانیان مەسەن سەعاتێ وەرزشی کردووە. یەکێک لەو شتانەی کە دائیمەن لە مێشکی ئێمەیە چانوێتی بیری کوردایەتی بووە، کە ئەویش لە هەموو سەردەمێکە، ینی کە لە سەردەمی بەعسا کە خەڵک زۆری ترساوە لەو شتانە، ئەو دائیمەن مێشکی ئێمەی پڕ کردووە بەم شتانە، بە باسی کوردایەتی و بە پاکی و بە دڵسۆزی بۆ کورد. و کامیژیر ڕۆشنبیرێکی خوروسکە لەبەرەوەی هەل لە مناڵیەوە لە ناو کایی ئەدەبی و ڕۆشنبیریا ژیاوە و خۆشیان لە بنەماڵەیەکی ئەدەبین، بە تایبەتی سوودی لە مامی لە ئەلەفبا هەوری و ئەوانە وەرگرتووە و ماڵەکان ماڵێکن کە خزمایەتیەکی زۆران لەگەڵ ماڵی شێخ سەلامی شاعیری عەزەبانی هەیە. لێو کایەوە ئەم پیاوە خۆی پێگەیانوە بە هێز و توانایەکی ڕۆشنبیری نەتەوەیانە و نیشتیمانیانەوە و باجی هەڵوێستی خۆشی لە ناو کایە ڕۆشنبیر و سیاسیەکان نایەوە. ئەو نووسەرێکە کە بەڕاستی بۆ پرسێک نووسیوێتی. مەبەستمەوەیە بڵێم ئەو کاتێکە هۆنراوەی نووسیوە جگە لەلایەنە ویژدانێکە وەک هۆنراوە وەکو جوانی ئافرەت و ئەمانە، بەڵام لایەنی نەتەوەیشی لە پشتەوە بووە. زۆر کاریگەری هەبووە لەسەر دایکم، کە دایکم یعنی بەردەوام کەسێکی یعنی ئەوە نەبووە بڵێ خوێندێکی تەواو کردبێ، بەڵام بەردەوام فێری کردووە کە بخوێنێتەوە و کە مناقەشەی سیاسی بکات و هەستەکەم ئەین کاریگەریی زۆر باشیە بۆ سەر دایکم.
یەکەم هۆنراوەیە کە نووسیم بە ناوی هەژار لە جەژنا لە ساڵی 1954 بردم بە ڕۆژنامەی ژین. ئەو کاتە مامۆستا گۆران سەرنووسەری ئەو ڕۆژنامەیە بوو. هۆنراوەکەم مایە و وتی دانیشە و خوێنێەوە، وتی زۆر باشە، ئەمە خۆت تۆ نووسیتە؟ وتم بەڵێ. دەوتی تۆ ئایندەیەکی ڕووناکە دەبێت، تۆ بەردەوام بە لەسەر نووسین، چونکە ئەم شیعرە بەڵگەی ئەوەیە کە یەکەم شیعریشتە، بەڵگەی ئەوەیە لە ئایندە ئەبی بە شتێک لەو ڕۆ. فاکتەرێکی ئیجابی بۆ کەسێکی کاریگەر بۆ بەسەر هاوبیرەکانەوە و یەکێکە لە کاریێران و بەدەستەی کە کاژێکیان دروست کردووە لە چواردەی 1959 لەگەڵ 6 هاوبیریتیە. بۆمە بۆ خۆی دەلالەت لەوەکە کە کەسێکە توانایەکی دەسەڵاتێکی هەبوو و چواردەوری خۆی باش ناسیوە و ئەوانەشی کە لە تەچیا بوونیان لەگەڵ یا هاوبیر بوون باشیان ناسیوە. کاملژیر ئەوەی کەوا من لێ بە ئاگام ئەوەیە ئەو پێی وایە ئێمە نابێ بابردەڵی دەم ئایدۆلۆجیاکان بین. ئێمە پرسێکمان هەیە کە پرسی نەتەوەییە و پرسی نەتەوەییش چۆن بڵێ ناتوانێ ئامانجەکەی بەدەست بێنێ کە ئەگەری یەکگرتووی و یەکدەنگی نەبێ کورد و بۆ کورد و لە پێناو کووردا هەوڵەکانی ئەو وا بوو. باوکێکی هەتا بڵێ بە بەزەیی بووە بۆمان، یعنی چەندێک ئێمە لە کاتی نەخۆشیە لە کاتی شکست هێنانمانە لە هەموو ینی هینێکی ژیانە ئەو ینی چەند دایک بەڕەحم بووە، چەند دایک ئاگای لە ماڵ و مناڵی بووە. باوکم دوو ئەوانە ینی نا یەکیش وەک کاملژیر کە تا ئێستاش ڕەنگە ئەمە زیادە ڕەوی نەبێ کە بڵێم بەڵقەی 50 کوردی خوێنەواری ئێستا ئەخوێنێتەوە بۆ تەمەنەوە نەخێنەوە لاگرنی نەبە و نەبەوانی وەک ئەوە نێراوە. نەکامیژیر بەک بگرە زۆر لە ڕۆشنبیران و منەوەرانی کورد کە هەستی نەتەوایەتی و کاریگەریان هەبوو بەسەر ئەدەبیشەوە بەداخەوە ئەو ئاوردانەوە نەبوو. ئەگەر کامیژیر لە هەر نەتەوەی شکا بووە ڕەنگە حسابات و وردبینی زۆر کرا و چەندەها چاوپێکەوتن و دانوستانی لەگەڵا بکرایە بۆ ئەو ئەزمونە گەورەی کە هەیەی. وەسیەتی من بۆ هەم نەوەی ئێستا و هەم بۆ نەوەکانی ئایندە ئەوەیە کە هەموو یەکێ تێبگا ئەم ژیانەی ئێمە ژیانێکی کاتیە، ژیانێکی ئەبەدی نییە. لەبەرەوە حەقی وایە بۆ پێویستەوەشی سەرشانیشمانایە هەموو ئەندامێکی ئەم دەتەوەیە بە تایبەتی ڕۆشنبیران ڕێگەی نەتەوایەتی بگرتە بەر، ڕێگەی نەتەوایەتی بگرتە بەر، ڕێگەی نەتەوایەتی بگرتە بەر، ڕێگەی نەتەوایەتی بگرتە بەر.